ئەو پیاوە خاوەنی زۆرترین دەسەڵاتە لە تەواوی جیهان چونکە سەرۆکی ئەمریکایە. داهاتەکەی لە 2019 بە 3 ملیار و 100 ملیۆن دۆلار دەخەمڵێنرێت. ئەو پیاوەش بازرگانە، سەرۆکی کۆمپانیای ئەمازۆنە. دەسەڵاتی سیاسی نییە، بەڵام دەوڵەمەندترین پیاوی جیهانە چونکە خاوەنی 164.9 ملیار دۆلارە. 5 لە دەوڵەمەندترین کەسایەتیەکانی جیهان. لە پلەی یەکەم جێف بەیزۆس خاوەنی کۆمپانیای ئەمازۆن. خاوەنی ڕۆژنامەی واشنگتن پۆستە، چەندین کۆمپانیای جیاوازی دیکی هەیە. داهاتەکەی 164.9 ملیار دۆلارە. جێف ڕۆژانە 215 ملیۆن دۆلار پارە دەچێتە سەر حیسابەکەی. لە هەفتەیەک 1.5 ملیار دۆلار قازانج دەکات. لە مانگێکیش زیاتر لە 6 ملیار دۆلار دەوڵەمەندتر دەبێت. ئەو پارەیەشی لە فرۆشتنی کاڵاکانی ماڵپەڕی ئەمازۆن دەست دەکەوێت. تەنیا لە 2018 کۆمپانیای ئەمازۆن بڕی 230 ملیار دۆلار داهاتی کۆکردەوە. 10 ملیار دۆلاریشی لە ئینتەرنێت کۆکردەوە. جێف تەمەنی 55 ساڵە و لە شاری ئالبەکێری هەرێمی نیو مەکسیکۆی ویلایەتە یەکگرتووەکان لەدایک بووە. 4 منداڵی هەیە، هاوسەرگیری کردووە، بەڵام لەسەر جیابوونەوەی لەگەڵ هاوژینەکەی کە 25 ساڵە بەیەکەوە دەژین. گەرجیا ببنەوە 4 لە سەدی داهاتی گشتی ئەمازۆن بەر هاوژینەکەی دەکەوێت. ڕاستەوخۆ دەیکاتە دەوڵەمەندترین ئافرەتی جیهان. لە پلەی دووەم بیل گەیتس، کەسایەتی تەکنەلۆژی و دامەزرێنەری کۆمپانیای مایکرۆسۆفت. بۆ زیاتر لە 19 ساڵ لەسەر یەک دەوڵەمەندترین پیاوی جیهان بوو، بەڵام زۆرینەی داهاتەکەی خۆی بۆ کاری خێرخوازی و باشترکردنی ژیانی خەڵکی هەژار لە ئەفریقیا و وڵاتە هەژارەکان خەرج دەکات. بیل گەیتس بە دروستکردنی کۆمپانیای مایکرۆسۆفت و بڵاوکردنەوەی سیستەمی سۆفتوێری ویندۆز بووە دەوڵەمەندترینی جیهان. داهاتەکەی ئێستا 103.8 ملیار دۆلارە. ڕۆژانە 33 ملیۆن دۆلار کۆ دەکاتەوە، لە هەر خولەکێک 2 دەفتەر دۆلار دەچێتە سەر حیسابەکەی. لە ساڵی 1994 بیل گەیتس هاوسەرگیری لەگەڵ میلانیا کردووە و خاوەنی 2 کچە. بیل گەیتس ئێستا تەمەنی 63 ساڵە و لە شاری سیاتڵی واشنگتن دیسی لەدایک بووە. لە پلەی سێیەم بێرنارد ئارنوالتە. یەکەم کەسە لە لیستی دەوڵەمەندترینەکانی جیهان بێ کە ئەمریکی نییە و لە فەرەنسا لەدایک بووە. بێرنارد تەمەنی 70 ساڵە و بە فرۆشتنی شەراب و مادەی خۆراکی زیاتر لە 103.3 ملیار دۆلاری کۆکردووەتەوە. بێرنارد خێزاندارە و خاوەنی 4 منداڵە. لە پلەی چوارەم گەورەترین بەڵێندەری جیهانە وۆرن بەفێتە. ئەو پیاوە بەوە ناسراوە دەست بخاتە سەر هەر کارێک زێڕی لێدەتە دەرەوە. خاوەنی زیاتر لە 60 کۆمپانیای جیاوازە لە دروستکردنی پاتری و ڕێستۆرانتی پێنجەستێرە. داهاتەکەی لە 2019 بە 83.4 ملیار دۆلار دەخەمڵێنرێ. چۆن دەوڵەمەندیش بووە، بەفێت ڕاگەیان لە تەمەنی 11 ساڵی گرێوێکی لەسەر یاریەکی وەرزشی کردووە، نزیکەی 6,000 دۆلاری بردووەتەوە. دواتر لە کاری بەڵێندەرایەتی خەرجی کردووە، بووە بە سەیەم دەوڵەمەندترین پیاوی جیهان. 2000 هاوسەرگیری کردووە و خاوەنی 3 منداڵە. تەمەنی 88 ساڵە و لە شاری ئۆماهای هەرێمی نێبراسکای ئەمریکا لەدایک بووە. لە پلەی پێنجەم بزنسمانێکی مەکسیکیە بە ناوی کارلۆس سلیم. کارلۆس تەمەنی 79 ساڵە و لە وڵاتی مەکسیک لەدایک بووە. لە 2019 داهاتەکەی بە 6.2 ملیار دۆلار دەخەمڵێنرێ. خاوەنی چەند کۆمپانیایەکی پەیوەندیە لە تێڵەمێکس، ئەمریکا مۆڤیل و چەندانی دیکە. خاوەنی 6 منداڵە، ئێستا سینگڵە و لە هاوسەرەکەی جیابۆتەوە. دەوڵەمەندترین ئافرەتی ئێستا جیهان خانمێکی فەرەنسیە بە ناوی فرانسواس بێتەکۆڕ مایرەس. خاوەنی 55.8 ملیار دۆلارە. هاوسەرگیری کردووە و خاوەنی منداڵێکە. خاوەنی کۆمپانیای لا ئۆریەلە کە بابەتەکانی مەیکەپ و شامپۆی قژ و لاشە دەفرۆشێ. مارک زەکەربەرگ 8ەم دەوڵەمەندترین پیاوی جیهانە کە دامەزرێنەری فەیسبووکە. وە بچووکترین کەس کە بۆتە ملیاردێر لە تەواوی جیهان و مێژ و خانمە نمایشکار وە کەسایەتی سۆشەڵ میدیا کایلی جێنەرە لە خانەوادەی کارداشیان.
کایلی لە تەمەنی 21 ساڵیدا بووەتە خاوەنی $1 ملیار.